پەرلەمان کۆتا کۆبوونەوەی خولی چوارەمی خۆی گرێدا و خولی نوێی پەرلەمانیش دەست بەکار دەبێت. بەڵام ئەندامانی خولی پێشووی پەرلەمان و مامۆسایانی زانکۆ بڕوایان وایە جارێکی دیکە یەکێتی و پارتی کار لەسەر لاوازکردنی ڕۆڵ و ئیرادەی پەرلەمانی کوردستان دەکەنەوە. سکرتێری پێشووی پەرلەمانی کوردستانیش دەڵێت یەکێتی و پارتی وەک دەسەڵاتێکی لاوەکی سەیری پەرلەمان دەکەن، بەڵام ئەرکی حیزبەکانی دیکەیە کە درێژە بدەن بە خەباتی پەرلەمانی و پەرلەمان بکەنە مەرجەعی دەسەڵاتەکان. خولی ئایندەی پەرلەمانی کوردستان پێویستە ئەوەی لە پێش چاو بێ پەرلەمان ئەبێ بە مەرجەع بمێنێ. پەرلەمانتار نابێ دەستەمۆ بێ، پەرلەمانتار نوێنەری خەڵکی کوردستانە، چونکەم سیستەمی هەڵبژاردنەکەی وایە خەڵک دەنگی داوە بە پەرلەمانتار، بۆیە بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە ئەستۆی ئەندام پەرلەمانانێک کە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە دەست بەکارە بن لەوەی کە بە مەرجەعیت ئەم پەرلەمانە بهێڵنەوە و داخوازیەکانی خەڵک، پێداویستیەکانی خەڵک داخوازی ئەوان بێ، بەرنامە و فکر و ئەدا و کاری ئەوان بێ کە ڕۆژانە کاری لەسەر بکەن بە دوور لە هەژمونی پارتە دەسەڵاتدارەکان بەداخەوە کە پەرلەمانیان وەکو مەطبەخێک بۆ شەریعەتدان بە بڕیارەکانی خۆیان بینیوەتەوە. ئێمە پێویستەوە قۆناغەتێ بپەڕێنین و لە وڵاتانی پێشکەوتوشە بە دڵنیاییەوە بەم قۆناغ و مەرحەلانە هاتوون تا ئەوەی کە یاسا سەروەر بووە، خەڵک ئەرک و مافی خۆی بە یاسا بینیوەتەوە، کامران ژیانی کردووە. با بڕوای بەشێک لە چاودێران لە سەرەتای خولی پێشوودا پەرلەمان کاراتر و بوێرانەتر کاری لەسەر چاودێریکردنی حکوومەت و دەرچۆاندنی یاساکان کردووە، بەڵام دەسەڵاتی سیاسیەوەی پێهەزم نەکرا و پەرلەمانی داخست و ڕێگری لە گەڕانەوەی سەرۆک و جێگری پەرلەمان کرد. بەڵام ئەم داخستنە کاتی بوو پاش گۆڕینی سەرۆکایەتی پەرلەمان لە ناوەڕاستی مانجینۆدا بۆ بە یاساییکردنی ڕیفراندۆم و درێژکردنەوەی تەمەنی خۆی پەرلەمان کارا کرایەوە. مامۆسایەکی زانکۆش دەڵێت سەرڕای دەسەڵاتی سیاسی لاوازی کەسێتی پەرلەمانتاران هۆکارێکی دیکەی لاوازی ئەدای پەرلەمان بووە لە ڕابردوودا. تاسە لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکان بە تەواوەتی جیا نەکراوەتەوە، یعنی ئەمە بڵێ ئەمە دەسەڵاتی پەرلەمانە، دەسەڵاتی یاسادانان، ئەمە دەسەڵاتی حکوومەتە کە کاروباری دابینکردنی خزمەتگوزارەکان جێبەجێ بکە، یاخود ئەمە دەسەڵاتی قەزاییەکە کاروباری دادوەری بەڕێوە. دەسەڵاتەکان جیا نەکراوەتەوە، بەڵکو لە هەرێمی کوردستان دەسەڵات بەدەست یەک لایەنەوە کە لایەنی فەرمیژ نییە، یان بەدەست حیزبەوەیە، لەناو حیزب بەدەست گروپێکەوەیە، ڕەنگە لەناو حیزب بەدەست بنەماڵەیەکەوە بێ، لەناو بنەماڵەکەش بەدەست شخصێکی معەنەوە، ینی کەواتە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان ینی شتێکی ناڕێکی سیستمە لە سیستمی حکومڕانی و سیستمی سیاسی کە ڕەنگی داوەتەوە بۆ کە ئەنی ئەوەیە بۆ تا ئێستاش پەرلەمان لە جۆغزی حیزبی و لەناو حیزبی لە جۆغزی مەسەلەن گروپێک یان عایلێک دەرنەچوو. دەسەڵاتی سیاسی هەرێم لە ڕابردوودا پەرلەمانی بۆمانەوەی دەسەڵات و درێژکردنەوەی تەمەنی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و بە یاساییکردنی گەندەڵی و بڕیارە شەخسیەکانی خۆیان ویستووە. لە بەرامبەریشدا پەرلەمان لە هەندێک وێزگەدا نەبێت، دەسەڵاتی سیاسی نەیهێشتووە ئەرکی چاودێری و یاسادانانی خۆی جێبەجێ بکات. بەهۆی مزایدەی سیاسی و پاراستنی بەرژەوەندی دەسەڵاتەوە تەنانەت پەرلەمان نەیتوانی یاسای چاکسازی موچە پەسەند بکات. بە جۆرێک لە کاتی ئامادەکردنی یاساکەش بەهۆی نادادپەروەری لە دیاریکردنی موچەی خانشینانی ئاسایی و پەرلەمانتارانەوە گەورەترین ناڕەزایی خەڵکی بە دوای خۆی داهێنا. بەوەش هاوڵاتیان متمانەیان بە پەرلەمان و ئەدای کاری پەرلەمانی لاوازتر بوو. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.